لە یەکەم وتاریدا داناڵد ترامپ هێرش دەکاتە سەر سەرۆک جۆ بایدن. بەرنووسی سەرۆک بایدن بۆ بژاردنەوەی ئابووری ئەمریکا دەبرێتە سینەت بۆ دەنگدار. پێشبڕکێی ئۆتۆمبیل لە ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستاندا. خۆشاتنەوە بۆ کورد کۆنێکشن و لەگەڵ سڵاو و خۆشەویستی تایبەتی بەڵێن ساڵح دەست دەکەین بە کورد کۆنێکشنی ئەمڕۆمان. وازجی ساڵح دەمیجەر بە خێرهاتنەوە دەکەم و بە یەکەم راپۆرتە بەرنامەیەژە ئەمریکا دەست پێ دەکەم. دا خفتنە خۆی یەکەمدا پشتی بجیهێشتنا دەسەڵاتێ سەرۆکێ بەرێ ئەمریکا دۆناڵد ترامپ رەخنە لە سیاسەتên سەرۆک جۆ بایدن کردن و دووپات کرد لەسەر سەرکردایەتیە پارتیا کۆماری دە کۆنفرانسا کاری سیاسیە محافظکاراندا لە ویلایەتە فلۆریدا. وی بالکشاند لێ پشتڕاست نەکرد کە ئەوێ خۆش بۆ هەلبژارتنên ساڵە 2024 وەکو کاندید بربژێرە. ڕۆژە یەکشەمê li konferansa tevgera siyasiya konservatîv an ku sîpek ya li Floridayê bêguman beşdarwan pesna mirovekî tenê dan. Ez li verim ku heta dawiyê piştgiriya serok Trump bikim, ew herî baştirîn serokê jiyana min bû. Di çalakiya salane ku berê cihê afrandina fikrên konservatîv bû, îsal bi tenê li ser Donald Trump bû. Li dijî kevneşopiya serokên berê ku ji siyasetê dur dikevin, Trump li dijî serok Joe Biden bi tundî axivî. جو بایدن د دیروکا نوژن یا همو سروکان ده محکا پر خراب در باز کرد. حتی نها جخوا دیار بوه که ریوبریا بایدن لدجی کارن، لدجی مالباتن، لدجی سنورن، لدجی انرژی نه، لدجی جن و زانسته نه. بایدن روژا یکشەمê bi malbata xwe li dêrekî nêzîkî mala xwe yê Delaware derbas kir. Qesrespî berê vê konferansa sîpekê axaftina Trump başguh kir. Em ê li vir gelek wextê xwe li ser serokê berê Trump derbas nekin. Trump nîşanda li piştrast nekir ku ev ê di sala 2024 de dîsa bikeve hilbijartinê. Lê wî helwesta xwe bo berdewamî kontrolkirina partiyê eşkere kir, tevê ku gelekî komarî ji ber rola wî ya êrişa kongresiya şeşê meha yekê rexne dikin. Bi hezaran alîgirên wî di dema ku serkeftina Biden dihat pejrandin, êrişî kongresê kirin. به بردوامی دبیجن و ترامپ پارتیا کنو آوا بکه. پارتیا کماری هیا. او ما پتر جبر یه گرتی بکه او بهستر بکه. از پارتیا کنو آوا ناکم. Trump bi berdewamî gef li dijî qanûndanerên komarî kir ku li gorî wî ev ne piştewanin ku di nav wan de kesên ku deng dan bo împişkirina wî jî hene. Trump behsa êrişa kongresê nekir û dîsa got ev di hilbijartinê bi ser ket. Bi sporên siyasî dibêjin gotinên wî perçebûna partiyê kur dike û kesên ku nerm rê dur dixe. Ew kesan dixwazin ku berbijarekî bibînin ku bikarîbe ji bo Amerîkayê karên durust bike û nîneratiya we bike. û ji bo welatî karên baş bike. Bi dîmokratan re kar bike. Ew naxwazin ew parçebûna qirêj û nefret ku nûkeç hedibe berdewam bibe. Konferansa sîpek piranî li Washingtonê de hat ledarxistin, li îsal li Florida hat çêkirin ku li vir qedexeyên vîrusa korona sistin. Piraniya beşdarwan tedbîrên serlemî paşguh kirin. پاش ئەوەی بەرنووسەکەی سەرۆک جۆ بایدن بۆ بژاردنەوەی ئابووری لەم سەروەختەی پەتای کۆڕۆنادا لە ئەنجومەنی نوێنەران پەسەند کرا، ئێستا بەرنووسەکە کە بە بڕی 1 ملیار و 900 ملیۆن دۆلارە دەبرێتە سینەت. لە ئەنجومەنی نوێنەران تەنها دیموکراتەکان دەنجیان بەو بەرنووسەی بایدن داوە. وەک چاودێر دەڵێن دەنگدانی سینەت تاقیکردنەوەیەکە بۆ ئەو داوای یەکگرتوویەی سەرۆک بایدن دەیکات. ڕێژەی توشبوون بە کۆڤید-19 لە ئەمریکا ڕووی لە کەمکردنە و حکوومەت ڕەزامەندی بە پەلەی دەرکردووە بۆ ڤاکسینی سێیەم، بەڵام قەیرانی ئابووری هەر بەردەوامە. یارمەتی 1.9 تریلیۆن دلاری بایدن کە بە پاکێجی حەسانەوەی کۆڤید ناسراوە بۆ یارمەتیدانی بێکاران و قوتابخانە کێشەدارەکان و پیشەسازیە. پرۆژە یاساکە تەنیا بە پشتگیری دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەراندا پەسەند کرا. لە ئیستاشدا دەبێ بڕواتە سینات کە بریتیە لە 100 ئەندام کە بە شێوێکی بەرامبەر لە نێوان دیموکرات و کۆماریەکاندا دابەش بووە. بەڵام کامیلا هێرز جێگری سەر و کۆمار دەتوانێت ئەم بەرامبەریە بشکێنێ.
بۆ پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایە کە بڕی 1400 دلار بە زۆربەی ئەمریکیەکان دەدا تەنانەت یەک دەنگی دموکراتەکانیش نابێت لەدەست بدرێ. هەموو دیموکراتەکان لەبارەی پرۆژە یاساکەوە هاودەنگ نیەن. هەندێک دەیانەوێ بۆ بەرزکردنەوەی ئاستی کەمترین موچە بۆ ساعتی 15 دلار کە لە پرۆژە یاساکەی سینادانیە شەڕ بکەن. من لە بنەڕەتدا پشتگیری زیادکردنی موچە دەکەم لە پرۆژە یاسای کۆڤیددا، چونکە ئەمە بەشێکی گەورەیە لە باشبوونەوەی ئابووری. ئەو کەسانی کە زۆرترین زیانیان بەردەکەوێت بەهۆی داهاتی کەمەوە زۆر بەیان خەڵکی کرێکار و زۆر بەشیان ژنن کە پارەیەکی زۆر کەمیان پێدەدرێت. هەندێک لە سیناتۆرە دیموکرات و کۆماریەکان پیشنیاری ئەوە دەکەن لە بری بەرزکردنەوەی ئاستی موچە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پرۆژە یاساکەدا دەتوانن کاری تر بکەن وەک کەم نەکردنەوەی باج بۆ ئەو کۆمپانیانەی کە موچەکان زیاد ناکەن. بەگشتی کۆماریەکان مشتومڕی ئەوە دەکەن کە یارمەتی ئابوووریەکان کەمتر بێ. ئەو پرۆژەیە ئامانزدار نییە. ئێمە پرۆژەیەکی کۆماریمان هەیە. وەک دەزانن لەبارەی پرۆژەکەەوە لەگە سەرۆک و دەوروبەرەکەی لەسەر ئەو بابەتە قسەمان دەکرد، بەڵام هیچ وەڵامێکمان دەست نەخست. پرۆژەکە زۆر زیاتر ئامانزدار و سنجڕاکێشە و لەسەر بەرنمەیەکی ڕاستەقینەی تەندروستی و بابەتەکانی ئابووری بە پەلا جەخت دەکاتەوە. بەڕێوەبەرانی دموکرات دەیانەوێت تا 14 مانگی 3 پرۆژە یاساکە ببێتە یاسا، واتە تا ئەو کاتەی کە ماوەی یارمەتیەکان بۆ بێکارەکان بەسەردەچێ. ئەگەر پرۆژەکە تێپەڕێت دەبێتە شەشەمین خولی یارمەتیەکانی حکوومەتی فیدرال لە میانەی ئەم پەتای کۆرۆنادا. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. وەکولەرên netewên yekgirtî di raporteke xwe de ragihandin ku kuştin û girtin û îşkencekirina bi de hezaran welatiyên Sûrî ji aliyê desthilatdaran ve û herwa hinek hêzên opozisyonê fe li dirêjiya 10 salên şerê welêt digiha asta gunehkariyên şer li dijî mirovahiyê. Ev ragihandin tê çi wateyê ji bo qurbaniyan û malbatên wan. Ji bo ronîkirina vê mijarê niha Rêzdar Şepal Ibrahîm endamê nivîsgeha netewên yekgirtî ya ji bo girtiyan ji Almanya bimeraye dem baş kek Şepal tu wek girtiyekî berê ku te bêhtirî 2 salan di zindanên rejîmê da derbaskirin di dema krîza Sûriyê da tu dibêjî ev ragihandina vekolerên netewên yekgirtî tê çi wateyê ji bo qurbaniyan û malbatên wan. سپاس کەکێ ساڵح بڕاستی وەک منتەف دەژێزانن یعنی نەتەوەی یەکبووی دراپۆرتا خۆ ئاداویدا وسا گوت و ئانهاژی گوتن دەردکەڤن ژراگەهاندنا نەتەوەی یەکبوویدا گو وەک ڕێژیما سووری و هەروەها یعنی ئەو کەسن گۆ بناوێ خۆتکن ئۆپۆزیسیۆن ئەواناژی وەک سوجێن یعنی دژی مرۆڤاهیە وەرن سوژکردن. براستی بريجيما سوري ازوك نمونك يعني بحزاره طبعا كتن بده حزاره كتن وان زندانه دم تشتي جو كرن از بهورد كم يعني هتلر بخولو نكر يعني الدجي ملتي خوا والدجي كسيجو اوبوزيسيون بونجيرا فدريش كر قالكي دبهور يمدا نتوين يكبوي اوجي يعني قلصاي قالكرن واوجي دقلك دفرة دا بدن بون حتى قهافي استاي نمونك تنيت خوازم بيجم بريش بين 6 صالة مج وزير الدرفية ألمانيا رجي قود ما قلت دما قوون يعني في ما في مروفا بكار نوينن وإيرو بكي ماي مليونة كسي سوريا هاتيال ألمانيا يا بهور بكن وني زحمتيا جبكشنن ونما كارن كنترول جبكن وياد دوا ملتي وجي والدجي ودر كفي يعني ام حموجي زانن شباب بقول اذا خفتنا تدبرم يعني لالمانيا وكنمونه او دادجها داويه كو ام بيجن كسكي كو قال الرجيم وبشراج الرجيم وقتيا دادجه كرنا وي يعني جبو ولاتكي وك المانيا تشو اتي دمك كذا كو برسن رجيم بخوا ازاد وكشتنا خوهيجي بردوام راستا برسا قالك حجاب وكيكي صالح يعني ياد غريب دا وهروها انور رسلان هيدا تقهب بريارة داوي ندايا
بهور يا مدى نامك بو وك يعني أزد بيجم وك شاوا هايكو ماس وزير دربجي قوتي ألمانيا يعني قافك تاريخي بو قافك ديروكي بو شاوا أم حموجي زانن يعني دوي أم ديروكي جبير نكن شاوا ميلوسوفيتش شاوا مثلا جيغريوي جرادجيتش أف حموجي دشاري بوسنا دا وسروكي صربيا بو يعني شاوا بشتي 10-15 سالة دادقه هاتن فكرين وحتى روجا إيرو دادقه دشاري صربيا دا نهات يقرتن بهور يام دا بلكي مجار قريداية بمسألة سياسية بلكي هنا ديتنا يعني وكان بيجن حكومتك بديل نديتنا ليد بهور يام دا دادقه وفبن اف خورتي قول فيدري دادقه بود بهور يام دا بلكي كم بروبليم كرنا يعني 4 صالوني فلي بورين جبرجو البيشندانا كدوما ببورك شبال يعني انها ميكانيزم كنا توين يجرتي كارب فان كسان ام بيجن اگر گوتن اوانا گنهکارین شرن دجی مروواهی ت ميكانيزمك هي الجمله توين يجرتي كو كارب بدا دوا كسن كو اف گنهکاری كري يعني چل سوريا چل دروي سوري طبعا انا اود بيجن لجمع وك مساله تكنيك انه لجمع ام جهانا استك ام كارن وان تشتحر تشتي ام بكار بينن يعني مساله شاوا فحص كانوا تيستات كانوا شاوا بويا شاوا نبويا لقيت بهور يمدا كاك صالح يعني او صورتي جو قيصر درخستن او يعني حوجناك قلتيرو اللي كولينا في مجاريره بكي يعني دوسي قرتيا دوسك فعلا يعني هات هلوشاندن تشج ريجيمي تشج اوبوزيسيوني يعني ما في دوسي نداني دا دبهور يا مدا قو نتوي بوي بخوازن بقهن براستيكي تشي دبيد او دا بهور يا مدا حوججي ناكي ودرنجي كرن ليه اموان كسي قو ام ما في مروفا دا تشوبين ام كاري خبر دوام كن بهوريا من تمهيا وروجك وري يعني بشار الاسد بقرا حتى او ريجيماوي هروها او كسي تشكدار وقالك بروبليم ديجي مروفا كرن ديجي انسانيه باشا كيكي شابال يعني انها ريجيم جي دما سرطايا شرده تم دبيجا او زندانا دا كسي اشكنجه ناكن يعني كسي قرتي اشكنجه ناكن تبخوا نزيكي 2 سالان قرتي بويت الزندان نهاري خراب رجيم قرتي بويت راسي اشكنجه بوي تشاوا دكاري تيرو نفيسيغها قرتي يعني نتوي قرتي داي تشاوا دكاري واتشتي كوبتر شوي بلغبكي وبيجينا رجيم كشتني دكا واشكنجه دكا ما الجنيف جيغوت وما بري ان هاجي البروكسل جيغوت يا وهروا هاجي ام جهان قلق الدفرا ازبهورم نما حوجتك يعني تبيجي برجو نمتني بحزاره خورتكو اشكنجه خوارن يعني تشتي خوال لسراق هاندني لسر توثيقي حرتش قوتن بيشتراجي صورتكو قيصر دركتن بهور يا مدى ديسا تاكيدكم او شك ويقين وانا او جهدو فكر يعني ايرو حركه زاني تشتي قدوازن دانا دبي عند دما هتلر دلي وك ما خوند بهور بكا هتلر بقلك رحمة تربو جي بشار الأسد وريجيماوي جبرقو دجمناتي بخونا ولو كيكي صالح دجمناتي أنا دما قلت دجمني إنسانة كي بيتي ببورا كيكي شابال أزدي ساعة خافتنا تدبرم دي رابورا نتويني قلت يا في داويدا دي بيجن كو يعني ام بيجن ارتيشا سوريا آزاد بجبهة النصرة داعش واجي لقى الرجيم اشكنجه وقرتن كرنا تفي كوج رجيم كيمتر بنجي ودمي تش فرق وجاوزيد نافين الرجيم اوبوزيسيون بقشتيها يا اگر افيك راس به بهور بقى يعني او ثقافه رجيم الحموده برا بلا بويا وجروب جكدار قالك بروبليم كرنا ونبخش زانن ايرو هيك لفرنسا هيا او جي داد قهيده وبرياره خو بدي بحقي ويدا كشتين واشكنجا لحموده برات سوريا دبو لي ام حموجي زانن وك ريجيم زيدي نوتو سيد رابورت اخول جنيف جي تاكيد كر نوتو سيل بروبليمي غوتشيبون يان امبيجن سوجين ديجي مروفاي او ريجيم دبر برسيارا لي حفتي ديجي
چ کسێک بۆ گروپێوی چەکدار وانە پرۆبلێم هاتیەکردن بە سووریا گشتی ژبەر ولو ئەم نەتەنێت دخوازن کەسێک بۆ درێژیمدا دادگەه ببن لێبەلێ ئەم دخوازن هەر کەسێک بۆ پرۆبلێم کردبێ لە وڵاتێ سووریا پیشا دادگەهێ وەرێ محاسبەکردن نەرینا تەزەلال بوو شەپال ئیبراهیم ئەندامێ نویسگەها نەتەوەین یەکگرتی یا ji bo girtiyan tije Almanya marabî gelek spas bû beşdarbûnate. بەپێی ئامارە نوێیەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی سەبارەت بە پەتای کۆڕۆنا توشبوون بەم پەتایە گەیشتۆتە زیاتر لە 113 ملیۆن و 820 هزار کەس لە سەرانسەری جیهاندا هەروەها زیاتر لە 2 ملیۆن و 527 هزار کەسیش بەهۆی کۆڕۆناوە گیانیان لەدەستداوە. بەپێی ئەم ئامارە نوێیانەی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە درنگانێکی ڕۆژی دووشەممە بڵاوکراونەتەوە تەنها لە ئەمریکا زیاتر لە 28 ملیۆن و 650 هزار کەس هەڵگری ڤایرۆسی کۆڤید-19 و ژمارەی ئەوانەش کە بەم پەتایە مردوون 514 هزار کەسی تێپەڕاندووە. لەم راپۆرتەی ڕێکخراوی تەندروستی جیهانیدا وڵاتی هیندستان بە دووەم خراپترین وڵات دانراوە و تا ئامادەکردنی ئامارەکان زیاتر لە 11 ملیۆن و 112 هزار کەس تووشی پەتاکە بوون. بەرازیل بە پلەی سێیەم دێت بەلانی کەم 10 ملیۆن و 500 هزار کەس تووشی کۆڕۆنا بوون و زیاتر لە 254 هزار کەسیش گیانیان لەدەستداوە. لە بەریتانیاش تا درنگانێکی ڕۆژی دووشەممە بەلانی کەم 4 ملیۆن و 182 هزار کەس تووشی پەتاکە بوون و نزیکەی 123 هزار کەسیش بە کۆڕۆنا مردوون. بونا vê vîrusê li bajarê New Yorkê du bingehên mezinên vaksînkirina xelkê hatin avakirin ku mezintirîn bingehên li wîlayetê û ew encama karekî hevbeş e di navbera ajansên wîlayetê û yên federalî de. Rojê 3000 kes li her bingehekê têne vaksînkirin. Pemnêrê me li New Yorkê zaniyariyên bêhtir hene. Li bajarê Nîvyokê du navendên vaksîneyê nû hatin vekirin. Ev navendana bi navê Mega Vaccine Site tên binavkirin. Ji ber ku ev navendana li bajarê Nîvyokê navendên vaksîneyên herî mezin. Divan navendan da rojana 3000 kes tên vaksînkirin. Navendên naborî bi hevkariya FEMA ango ajansa birêvebirina Lezetî a Federal û desthilatdariya Vilayetê ve tê birêvebirin. Yek ji wan navendan li taxa Brooklynê û yedin jî li taxa Queensê hate vekirin. Ev navend ji aliyê karbidestên wîlayetî û yên federalî ve hatiye damezrandin. Mebesta navendê ew e hemû şiyana xwe bide kar ji bo ku rojane 3000 kes bên vaksînkirin. Wîlayetê ji bo vê taxê ev navend helbijartiye. Lewra ev derfetê dideme ku ji bo civakî em bi awayek ji xwe bawer vaksînê bi wekhevî bidin û bi vî awayî em dikarin vaksînê bigehînin civakên ku pêtir Covid-19 lê belava û zirar dîtiye û li jêr xeterê ne. Tam ela jî rûniştvanekî Brooklynê û balk şanser hêsanî û alîkariya navendê. Îro gelek bi asanî min vaksîn wergirt. Pê 5 deqîqe ji bo jivanê min mane lê min zûtir vaksîn wergirt û derketim. Ez piçekî zû hatibûm ji bo ku bizanim çi çê dibe. Karbend pir dostane bûn. Flowers Robinson jî ji bo navenda vaksînê ya ku li taxa Queensê de cih digre alîkariyê dide. Robinson wek rêvebira tîma xwe wiha axivî. Me navendeka mezina vaksînan li vêrê vekir. Kesên ku dixwazin vaksîna werbigirin tên vêrê. Ev navend bi taybetî jî li navenda taxa Queens hate vekirin ku bala her kes bi awayekê rihet bikarbîne û vaksînan bibe. Etelrîdir jî ji bo vaksînkirina xwe hatiye navendê û wiha qala pêvajoya vaksînkirina xwe kir. Her tişt pir baş e û bi rihetî bû. Em di hundir da ketên rêzê piştra jî karmendan em li derheqê vaksînê de agedar kirîn. Paşî wan em vaksîn kirîn. Da ku bizanin her tiştek baş rêve çe, 15 deqan em hêlayîna rawestandin. Wisa dixwî ku navendên vaksîneyê nû pir birêxistinî û hêsantên birêvebirin. Ev jî Nîvyokêyan dilgeş dike. Sinan Tunç Demîr, Dengê Amerîka, New York.
60 ساڵ لەمەوبەر سەرۆک جۆن ئەف کەنەدی فەرمانێکی مۆر کرد تایبەت بە هێزی ئاشتی. ئەم هێزی ئاشتیە ڕێکخراوێکی نێونەتەوەیی خۆبەخشانەیە و ئەرکەکەی بەرزڕاگرتنی ئاشتی و دۆستایەتیە. ئەڵبەتە کار و ئەرکەکانی ئەم هێزە ئاشتیانەیە بەبێ گرفت و تەگەرە نەبوون. لەم راپۆرتەدا هەندێک لە خۆبەخشەکانی هێزی ئاشتی باس لە ئەزموونی خۆیان دەکەن. 60 ساڵ لەمەوبەر ئەم بیرۆکەیە هاتە کۆرێ. سەرۆکی پێشووتر جۆن کەنەدی پرۆگرامەکەی دیاری کرد، هەروەها ئاسوی ئەوەشی ئەمریکای لاوەکان بچنە دەروەی وڵات، نەک تەنها شانبەشانی هاوڵاتیانی وڵاتانی دیکە خزمەت بکەن، بەڵکو لەوانیشەوە فێر ببن. ئەوەی جێی سەرنجە ئەندامانی ڕێکخراوی ئاشتی موچەیان نییە. ئەوان دەڕۆنە دەرەوەی وڵات لە هەمان ئاستی هاوڵاتیانی ئەو وڵاتەدا دەژین. ئەوان 2 بۆ 3 ساڵ بەسەر دەبەن و بەشێکی ژیانیان تەرخان دەکەن لە پێناو ئاشتی و بەهێزکردنی پەیوەندیەکان. ئەوان پیاوان لە سراسەری جیهاندا پێکەوە دەبەستنەوە. هەندێک گوتیان بیرۆکەکە بوێرانە بوو، بەڵام دوای 6 ساڵ بیرۆکەکە ئامانجی خۆی پێکا. بیرۆکەیەکی مەزن بوو، ئەوەش بەهۆی کارکردنی کۆڵنەردرانەی خۆبەخشان و وڵاتانی میوانداریکەر. پێم وایە ئامانجەکە وەک استراتیژیەکی درێژخایەن بۆ بەرەودان بە ئاشتی و دۆستایەتی بە ئەندازەیەکی زۆر سەرکەوتوو بووە. لە ماوەی 60 ساڵی ڕابردوودا نزیکەی 241,000 خۆبەخشی ڕێکخراوی ئاشتی لە پتر لە 140 وڵاتی جیهان خزمەتیان کرد. تەمەنی خۆبەخشانی ڕێکخراوی ئاشتی لە نێوان 20 بۆ 85 ساڵانە، زۆربیان لە 20ەکانی تەمەنیاندان، بەڵام کاتێک وەک بەڕێوەبەری وڵات خزمەتم لە مەلاوی دەکرد، بە تەمەنترین خۆبەخشمانم کاتە خانمێکی 82 ساڵان بوو. کارۆل سپان تەمەن 26 ساڵان بوو کاتێک بڕیاری خزمەتکردنی لە ڕێکخراوی ئاشتی لە ڕۆمانیادا، بە 3 ساڵ دوای هەرسێنانی کۆمونیزم بوو. دوین ماتیوز ئەویش یەکێکە لەوانی لە ساڵی 2013 هەتا 2015 لە مەلاوی بەسەر برد، ناوبرا و ئێستا کار لەگەڵ وەزارەتی نیشتەجێکردن و گەشە پێدانی شارستانی دەکات. دوین خەڵکی شاری لیتل ڕۆکە لە ئەستانی ئارکەنسۆ هەرگیز گەشتی بۆ دەرەوەی وڵات نەکردبوو. کاتێک گەیشتمە مەلاوی دووچاری کللتوری تەواوی جیاواز بووم. یەکەم هەفتە و دواتر ترسناک بوو، زۆر ناخۆش بوو، بەڵام ئەو کاتەی ڕێکخراوی ئاشتیم بەجێهێشت دەستم بە گریان کرد. ئەوە باشترین بڕیار بوو کە لە تافی لاویمدا هەتا ئەو کاتە دابووم. کاتێک دوین لە مەلاوی بوو، وەک ڕاوێژکاری تەندروستی بۆ کۆمەڵگەیەک خزمەتی دەکرد و لەسەر چەندان پرۆژەکاری دەکرد. یەکێک لەوانی دوین شانازی پێوە دەکات بە دەرسێنانی نزیکەی $7,000 بوو بۆ بنیادنانی سنتەرێکی لاوان. لە ڕاستیدا کۆمەڵگەکە بەشداریان بە ڕێژەی لە 30 و ئەوەی پێویستمان پێ هەبوو کرد. زەویەکەیان پێداین، هەروەها دەستی کار و بڕێک خشت و بەرد. بەهۆی بەشداری کۆمەڵگەکەوە پارەشی لێمایەوە. هەر بۆیە دەزانم ئەم پرۆژەیە دەمێنێتەوە، چونکە کۆمەڵگەکە گەرەکیان بوو. کریس دستێژ لە ساڵی 2018 هەتا 2020 لە گواتیمالا خزمەتی کرد. کریس ئێستا لەسەر ئاستی هەرێمی خەڵک بۆ ڕێکخراوی ئاشتی ناونووس دەکات. لە کۆمەڵگەیەکی بچووکی مایادا دەژیم، لە نزیکەی 2000 کەسن و من لەگەڵ خانەوادەیەکی 3 مایا ڕەسەندا دەژیم. لە ڕاستیدا زۆر خۆش بوو، هەرچەندە قەڵەباڵغ بوو، بەڵام زۆر خۆش بوو. کریس دەڵێت کاتێک لەوێ بووم کارم لەگەڵ وەزارەتی کشتوکاڵی گواتیمالا دەکرد بۆ جێبەجێکردنی پرۆگرامی هۆشیاری گوندنشینان. لە ڕاستیدا کارم لەگەڵیاندا دەکرد بۆ ڕاهێنان پێکردن لە پێناو زیادکردنی تواناکانی جوتیارانی گوندەکانی مایە. ئامانجەکە بۆ زیادکردنی توانای چاندنی خۆراک، دەرەنجام کەمکردنەوەی مەترسی نەبوونی خۆراک و بەدخۆراکی و هەروەها برسێتی. ماتیو و دەستەش دەڵێن ئەزموونی ژیان فێر نەدەبوون ئەگەر لەگەڵ ڕێکخراوی ئاشتی کاریان نەکردایە و ئەم ئەزموونەی ژیان فێر نەدەبوون. زۆر کەس لە هەرێمی کوردستانی عێراق سوود لە سروشتی ناوچە شەخاویەکانی هەرێمەکە وەردەگرن و بۆ مەبەستی جۆراوجۆریش بەکاری دێنن. نمونە زۆرن و یەکێک لەوانە بەکارهێنانیەتی بۆ پشبڕکێی ئۆتۆمبیل وەک لەم راپۆرتەدا باز دەکرێت. ئەو کەسانەی ئەم جۆرە پێشبڕکێیە دەکەن گۆڕانکاریان لە ئۆتۆمبیلەکانیشیاندا کردووە. بەبێ گوێدانە مەترسی و سەختیەکان
ئۆتۆمبیلەکانیان بەناو لم و قوڕ و بەردا لێ دەخڕون و بەرەو لووتکەی گردەکان دەڕۆن. لەم ساڵانەی دواییدا کێبڕکەی سەرکەشی ئۆتۆمبیلەکان بووەتە چالاکیەکی وەرزشی باو لە پارێزگای سلێمانی و تەواوی هەرێمی کوردستاندا. ناوچەی شاخاوی و سەختی هەرێمی کوردستان شوێنێکی لەبارە بۆ ئەنجامدانی وەرزشە سەرکێشیەکان و لێرەشدا دەیان ئۆتۆمبیل کە بەشێکیان لە هەرێمی کوردستان و بەتایبەت بۆ ئەم وەرزشە دروست کراون بە سەرکەوتن بەسەر شوێنە سەختەکاندا کێبڕکێ دەکەن بۆ بردنەوە. ئەم یاریمان ئەنجام ماوە چەند شوێنێکمان دیاریگرۆ تا ئێستا سێ شوێنمان دیاریگرۆ بەشداریمان تیاگرۆ دوو شوێنی ترمان ماوە شوێنەکانیش بە جۆرەی خاڵبەندیە ترەوەی کە بە یەک جار بڕوا دەی بۆ نووسریە ئەوەی بە دووەم جار بڕوا لاش خاڵەوە دەست پێکا بەرەو خواردتر بە جۆرەی جێگەکان. ئەم کێبڕکەی ئۆتۆمبیل چالاکیەکی مەترسیدارە و ئاسان نییە. پێویستی بە شۆفێری بەتوانە و ئۆتۆمبیلی تایبەت هەیە کە دەستکاریەکی بەرچاو کرابێت و ئامادە بێت بۆ لێخوڕین بە ناو ئاو و قوڕ و لمدا و بتوانێت بەسەر بەرزاییەکاندا سەرکەوێت. لە هەمان کاتیشدا سەر ڕای هەموو ئەمانە دەکرێت ئەنجامی مەترسیدار بکەوێتەوە و ئۆتۆمبیلەکە و شۆفێرەکەشی زیانیان بەربکەوێت. ئەم هیوایەتەمان هەیە ئەمە چەند سایەک چەند شوفێرێکی تقریبان لە کوردستان 200 ئۆتۆمبیلی ئەوامان هەیە هەمووی دەستکاری دەکرێت هەر یەک بە توانای خۆی ئەمە دەچین چێندەریش سەختە لە قڕ لە بەفر لە ئاو لەو شوێنە سەختانە لەو چیا و لە دۆڵ و ئەوانە ئەوە ئارەزووی خۆمان هەیە جمعان دەرەچی. بەشێکی بەرچاو لە خەڵکی حەزیان بە سەرکردنی ئەم جۆرە چالاکیانە هەیە هەر بۆیە هەزاران کەس لەم جێگەیەدا کۆبوونەتەوە و هانی شۆفێریان ئۆتۆمبیلی دڵخوازیان دەدەن کە کێبڕکێیەکە ببنەوە. یاساکانی هەیە بە پێی کاتە هەیە بە پێی چاڵ و چۆڵیەوە ئینگلیزی فلێکسی پێڵێن هاشە بە ناو لمایە هەیەە بەناو بەردەڵانە لێرە بەردەڵامان کەمە ناو ئاویشمان هەیە بەناو ڕۆن لێن بەستا زیاترەوەی ئەمڕۆ لە شوێنی دوو لم خۆڵێکا بوو ئێستا ئاخر شوێنی فلێکسێکە بە چاڵ و چۆڵیا سەرکە بچنە سەرەوە. ئەو ئۆتۆمبیلە سەرکەش و شۆفێرانەی لێرەدا دەبینرێن لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە کۆبوونەتەوە و لە چەندین گروپی جیاجا پێکدەن ئەوان هەر جارێک و لە پارێزگایەکدا بە ئەنجامدانی ئەم وەرزشە پڕمەترسیە کێبڕکێ دەکەن بۆ بردنەوە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. بینەرین هێژا بە vê raportê Kurd Connection îro bi dawîtê ta roja înê her şad û bextewar bin. لە لای منیشەوە هەر لە خۆشیە جێتان بێڵین تا کورد کۆنێکشنی داهاتوو.